بۆ دەستکەوتنی هەر یاریەک کە دەتەوێت بۆ بنێتێ سپایدەرمان نوێیە کە بکڕی سپایدەرمان 2 بکڕی لەسەر پلەیستیشن بە نرخێکی هەرزان سەردانی گەیم ماستەرز بکەن ئەگەر دەتەوێت مەسەلەن ستارفیلدی تاقیکەوە لەسەر گەیم پاسی یاخود گەیم پاسەکە دەتەوێت نوێکیەوە یان هەر نیتە بۆ یەکەم جار تاقی دەکەوە بە نرخێکی زۆر هەرزان لە ڕێگەی گەیم ماستەرسی توانین بەدەست بخەیت واتە هەر یاریەکت دەوێت لەسەر پلەیستیشن لەسەر ئەکس بۆکس لەسەر پیسی سەردانی گەیم ماستەرز بکەن لینکیانە دیسکریپشن دادنم 100% شوێنی زمان لەبەروی خۆم من لای ئەوان یاریەکان دەکڕم لەبەروی نامانێ پارێکی زۆر بە یاریەکان دەمانە بە نرخێکی هەرزان بەڵام بە شێوەیەکی حەقیقی بەبێ غێرقانونی بە شێوەیەکی حەقیقی یاریەکە بێتە سەر ئەکاونتی خۆمان و یاریەکەش تاقی بکەینەوە بەبێ کێشە سەردانی گەیم ماستەرز بکەن لینکیانە دیسکریپشن دادنم دووبارە سوپاس بۆ گەیم ماستەرز بۆ سپۆنسەریکردنیەوە ڤیدیۆیە بێگومان سەرەتاش بە گەورەترین ئەو یاریانەی کە لەم هەفتەیە بڵاوکرانەوە یاخود بڵاو دەکرێنەوە سەرەتا بێگومان پیرۆزە لە هەموو گەیمەرانی ئەکسبۆکس و پیسی کەم هەفتەیە یاری ستارفیلد لەسەر ئەکسبۆکس و بۆ پیسی و بۆ هەمووان بەردەست بوو هەفتەی ڕابردوو بڵاوکرایە بەڵام تەنیا بۆ کەسانە بووکەوە $100 سەرف کردو بەڵام هەفتەیە لە گەیم پاس بە خۆڕایی بۆ هەمووان بەردەستە نمرە یاریەکە هاتوۆتە 85 بەداخەوە تۆزێک دابەزی بەڵام خەڵکێکی یەکجار زۆر ستارفیلدی سفری دایتێ لە مێتاکریتیکی نمرەکەیان کردە 6.4 نزیکەی 4853 کەس دەنجیدا زۆربەی و کەسانێک کە نێگەتیفی زۆربەی کەسانێک کە سفریان پێداویان نمری کەمیان پێدا زۆربیان یاریەکەیان هەر نەکردی یاخود گەیمەری پلەیستیشنن یاخود کیفیان بە یاریەکە نابێ و یاریەکە بکەن دیانە نمرە یاریەکە بێن نەخوارە هەرچەندە دەستکاری نمرە گەورەکە ناکە 85 کە ڕەخنەگرانە بۆیش هەموو کاتێک دەڵێم زۆر باوەڕتان بە نمرەی گەیمەران نەبی نمرەی بینەران نەبی لەبەرەوەی کەسێک شتێکی بەدڵبی دەلەدەی پێدەدا بەدڵی نەبی سفری دەداتێ یان هەکەیف بێنە سفری دەداتێ بۆیە ماڵپەڕێک وەکو مێتاکریتیک دوو نمرە پیشان دەدا یەکەیان ڕەخنەگرێ ئەویان زۆر باشە باشترین شتە بۆ بزانی یاریەک باشە تاقیکەیتەوە یاخودنە هەرچەندەوە 100% ئەکید مەبە لەبەرەوەی هەندێک یاری هەیە باشە بەڵام لەگەڵ ستایڵی تو ناگونجێ یوزەر سکۆر بەکارهێنەر یاخود گەیمەر وەکو IMDb من کەیفم بە IMDb نایە لە ڕووی نمرەوە لەبەرەوەی خەڵکێکی یەکجار زۆر هەندێک فیلم بەسەر دێخی هەندێک فیلم دێنتە خوارێ بان قەست بۆیە نمرەی ڕەخنەگرەکان باشترە پێتان وابوو God of War باشترین یاریە لەسەر PlayStation 5 بڵاوکراویتەوە دەمێ پێتان بڵێم کەوا یاری Baldur's Gate 3 بە نمرەی 96% لە وێبسایتی Metacritic لەسەر PlayStation 5 بڵاوکرایەوە ئەو یاری ئێستا بەرزترین نمرەی هەیە لە مێژووی PlayStation 5 تەنانەت لە سەرجەمی یاریەکانی کە سۆنی خۆی بڵاوی کردوتە لەسەر PlayStation 5 نمرەکەی بەرزترە بێگومان ئەو یاریە لە کوردستان لەوانەیە زۆر بەناو بانگ نەبی ئامە زۆر حەزمانە زۆر یاریانە نییە بەڵام بەجددی چکە نمرەکەی زۆر بەرزە مهم دڵخۆشین کەوا یاریەکی نوێ جیاواز لە یاریەکانی PlayStation و Xbox واتە یاری third party بتوانێت نمرەی 96% بەدەست بێنێت کە نمرەیەکی بەرزە بگمان حەز دەکەم یاریەکە تاقیکەمەوە بەڵام کورەگە لە مەشغوڵمەوە مای مەجال نیە بە قورعان و مەکتەب و دەوام و کولیە و ویش و تەرتیبات و سەفە هەمووی هەتا سەر مانجی دەر بەخۆی یەک تەنە گەمەدێ خوا قوتمان دەیاڕە خۆشەویستانم لەم هەفتەیە یاریش نوێ بڵاو دەکرێتەوە بە ناوی The Isle Tide Hotel هەرچەندە ئەوە یاریەکی فیلمە بەڵام هەر یاری حسابە لەبەرەوەی بە شێوەی یاری بڵاو دەکرێتەوە لەسەر PlayStation و Xbox و Nintendo Switch و PC یاریەکەش چۆنە تۆ کۆنتڕۆڵی ژیانی چەند کەسێک دەکەی بە شێوەی ڤیدیۆ ڕاستەقینە تۆمار کرایە تۆ هەندێک چۆن دەڵێ هەندێک لایەن هەڵدەبژێری بۆ منە حیوارێک هەڵدەبژێری دایالۆگێک هەڵدەبژێری و ڕێنیشاندەری ئەو خەڵکە دەبیکەوە چ بکەن چ نەکەن چیرۆکەش بەگشتی لەسەرەوەیەکەوە باوکێک دەیەوێ منداڵەکەی خۆی لە ناو تەریقەتێکی خراپەکار ڕزگار بکە کە و تەریقەتە خەریکی هەندێک کارن بۆ ئافرەتانە باوکەکە دەبێت تۆ ڕۆڵی باوکە دەجێڕی یاخود بە باوکە دەڵێ ئەوها بکە و هامەکەوشتانە خۆش دیارە بەڵام نازانم پارەی پێ دەدەینە ئۆکەی بینە لای هەواڵی یاریەکان بێگومان سەرەتا سەرخۆشی خۆمان و وەروەها دڵنەوایی خەڵکی وڵاتی مەغریب دەکەین بەهۆی بوومەلەرزە بەقوەتە بەهێزەکەی دوێنێ شەو کە خەڵکێکی یەکجار زۆر بوونە قوربانی من بەیانی کە بینیم نزیکەی زیاتر لە 300 کەس ببوونە قوربانی ئەو بوومەلەرزەیە گەورەیە و وڵاتێکی زۆر دەوڵەمەند نییە وڵاتێکی تقریباً بڵێن هەژار نشینە خوای گەورە هاوکاریان بکە و وەروەها لە مردوەکانیان خۆش بێ و ئەوانە بریندارن بە زووترین کات چارەسەر بکرێن و ئەو کەسانە بێ ماڵ و حاڵن بە زووترین کات هاوکاریان بکرێن لەگەڵەوەش گەیمەرێکیشی خۆی کرد تەمشە باوکێک بە منداڵەکەی دەڵێ قڕم بوو مەنەرزێ غار دەخوارێت منداڵەکە دەڵێ باشە بابە هاتم غار داتە خوارێ باوی دێتە دەرێ کوڕم ئەویش تەمشە بابی دەکە دەرێت چکە کوڕەکە تەمشای کوڕەکەش بکەم زانت چی هینایەتە دەرێ بوو مەلەرزەیە کەسی PlayStation 5ەکەی خۆی پاراستیە و بە ڕووتی هاتیتە دەرێ
نەعلی لەبەرە نەزیچی لەبەرە نەبریاکەی خۆشی ناتی دەرێت تەنیا بەخۆی پلیستیشن 5ەکەیە بزانە گەیمەر لە ڕۆژی زۆر سەخت ئیشی خۆی هەردەکە لەبەرەوەی دەڵێ ژیان هە بەردەوامە ئیدی لە پاش چابوونەوەی وەزعەکەش خۆ گەیم سیڤەکانی پلیستیشن 5ەکەم دەمینێ وەرە پلیستیشن 5ەکەی خۆشی دیارە زۆر خۆش دێ بێگومان مەستم گاڵتەکردن نییە بەو ڕووداوە دڵتەزێنە بەڵام لەناو ئەو ڕووداوە دڵتەزێنە شتێکی لە بابەتەش ببینی دڵنەوایی مادەکە و دڵنەوەی خەڵکەش دەکەکەوە ژیان هەر بەردەوامە و ژیان ڕناوەستی وە بێگومان گەیمەران هەر لە یاریکردن بەردەوام دەبێت وەرە مارکتینگێکی زۆر گەورەی کرد لە بە پلیستیشن 5 ڕاستی ئەو گەنجە یان یەکە لە ڕکلامە هەرە گەورەکان بێ ئەوەی سۆنی دیناری بداتێ ڕکلامەی گەورەی کرد هیوادارم سۆنی پلیستیشن بستنە لای ئەو کوڕە و خۆی و خانەوادەکەی و ئەوانە هاوکاری دارایەکی گەورەیە بکەن نەبەر ڕکلامێکی گەورەی بە سۆنی کرد بەخۆڕ بابینە لای GTA 6 دەزان لەم هەفتەیە دەنگۆیەک بڵاوکرا وتیان یاریەکە نرخی دەبێتە $150 $150 ئۆکەی خۆی یاریەکان ئێستا بە $70 بەنوێتی هەفتە پێم وابێ دەکا 140 ناکا 150 بەڵام GTA 6 لەوانەیە بە $150 هەرچەندەوە تەنیا دەنگوێە لە ئۆنلاین بڵاوکرایەوە وەروەها دەنگۆیەکەش سەرچاوەیەکی گەورەی نییە بەڵام یەکێ لە کارمەندەکانی ڕۆکستار تویتێکی دەڵێ وەڵامی تویتێکی داوە کۆمنتی لەسەر تویتێک نووسی وتی ڕاز نییە و نرخی ئاسایی دەبێت هەر ئەوەندەی وت هەرچەندە ئەو قسەیەشی دیلێت کرا خۆ دیلێتی کرد لەبەرەوەی ڕۆکستار نەدەڵێ وەیە نەدەڵێ وەنیە هەرچەندە باوەڕ ناکەم $150 $150 زۆرە بەڵام بینە پێش چاوتان GTA 6 نرخی $150 بی ئەکیدم لەوەی ملیۆنان کۆپی هەر لێ دەفرۆشێ بەڵام باوەڕ ناکەم $150 بی ئیلا ئەگەر ئەو $150 مەسەلەن کۆلێکتەر ئیدیشن بی پریمیەم ئیدیشن شش لە بابەتانە بی یان بڵێ سێ چوار ڕۆژ یاریەکەی دەکەی بەڵام نرخی ئاسایی بێگومان لەوەی $70 دەبی باوەڕ ناکەم $150 چونکە $150 ژمارەیەکی یەکجار زۆرە هەرچەندە سعری گەیمەکان هەبەرز دەکرێتە چونکە دەنگۆش هەبوو لەو هەفتەیە دەڵێن یاریەکان بەگشتی دەبێتە $90 لە 70 دەبێتە 90 دەبەرەوەی پارە تۆزێک بێقیمەت بووە نرخی لەدەست داوە لە جیهان بەڵام ئێمە چکە پارەمان نییە پارە وەرناگرین پارێکی باش کۆ ناکەینەوە نازانین پارەش خرجکەین هەمی بە یاریەکان دەدەین بۆ لای ئێمە $10 جوی هەر زۆرە ئینسایدەر گەیمینگ راپۆرتێکی بڵاو کردو لەم هەفتەیە و دەڵێ یاری Red Dead Redemption 3 لە بەرەمێنانە هەرچەندە ئەو قسەیە دەتوانم بڵێم ئەگە دەنگۆش نەبی هەر ڕاستە لەبەرەوەی هەموو یاریەک لە بەرەمێنانە ئەو یاریانی کەس کۆمپانیا پلانی دانایە لە مستەقبل مەسەن لە 2030 لە 2035 پلانی دانایە بڵای کاتەوە هەدەکاتە دەستە بواری بەرەمێنان بەڵام دەبتە ئێرلی دیڤلۆپمنت یاخۆ تەنیا بیرۆکەیە یان تەنیا جارە لە منتیقەی ئەوەی نەکەوە بە سکێچ بە وێنە شت بچێشن واتە بیرۆکەکە هەر هەیە بەڵام ئەو شێوازەی کەوانە دەڵێن officially in the work واتە بە فەرمی لە بەرەمێنانە واتە ڕۆکستار بەجددی بیری کردیتەوە جا دزە پێکردنەکە لەلایەن ئەکاونتێکی تویتەرە بەناوی My Time to Shine H کە بێگومان ئەکاونتەکەی فێکە بەڵام زۆر قسەی کردووە کە چەند جارێک دیکە ڕاست بۆ دەڵێن ڕۆکستار لە ئێستاوە کار لەسەر بەشی دووەمی بەش سێمی یاری Red Dead Redemption 3 دەکە و پلانێتی لە ساڵی 2030 بڵاوی بکاتەوە دەتوانین بڵین وێ دەتوانین بڵین لەوانەیە لەبەر قسەی دەکەم لەبەرەوەی ڕۆکستار ئەو ئینجنەی کەوا یاری Red Dead Redemption 2 وەروا GTA 6 پێ دروست دەکە هەر یەک ئینجنە و باوەڕێژ ناکەم ئەو ئینجن دەستکاریی گەورە بکرێت پرۆگرامەکە دەستکاریی گەورە بکرێت بەری گرافیک یاریەکانی دیجارە هەروە دەبی تا نەوەیەکی نوێی کۆنسۆڵەکان دەبینین نەوەی نوێش ببینین باوەڕ ناکەم گرافیک زۆر پێشکەی بە شێوەیەکەوە مەسەلەن وەکو PC بتوانی RTX چی یاخۆت AMD چی زەبەلاحی گرافیک کارتێکی زەبەلاحی لەسەر بێ بتوانی یاریەکان بە ڕێی ترێسینجی لە گەورە و زەبەلاح کار پێ بکەیت پێم وایە بۆیش کات و ئینجنەکەت هەر هەبوو گەورەترین شت دروستکردنی چیرۆک و ڕێکۆردکردنی دەنگ و مەوشن کاپچەرە و دروستکردنی مەرحەلەکانە وەکو دروستکردنی ئینجن ئەوانەی شەکە ئاسانتر بی بۆیە دروستکردنی Red Dead Redemption 3 کەمتر دەخایانی لەوەی کەوا بیر دەکەینەوە یعنی ما بیر دەکەینەوە کەوا Red Dead Redemption 3 لەوانێت تا 2030 بڕوا بەڵام باوەڕ ناکەم ئەگەر بێت لە 2024 بۆ 25 GTA 6 بڵاو بکرێتەوە 5 ساڵ 6 ساڵ معقولە لە بۆ Red Dead Redemption 3 هەرچەندە ئایا لە دوای Red Dead Redemption 3 GTA
هەفتێ کەس نازانی بەڵا وای لێ هاتیە بڵێ تاوی عمرم تەنیا 2 یاری GTA بڵاو دەکرێتەوە تاوی عمرم تەنیا 2 یاری Red Dead Redemption بڵاو دەکرێتەوە وای لێ دەئاخیر بینە لای نیتندۆ سویچ لەم هەفتەیە چەند دیڤلۆپەرێک بە شێژنە ڕاستەوخۆ باسی ئەویان کردکەوە نیتندۆ سویچ 2 واتە نەوەی نوێی نیتندۆ سویچیان بەدەست گەیشتووە و باسی ئەوەی دەکەنکەوە یاری زێلدا Breath of the Wild یان لەسەر تاقی کردیتەوە کەوا لە ڕووی فریم ڕیت و کوالێت و گرافیک کۆشتانە زۆر باشتر کاری کردیە تەنانەت دەڵێن Matrix Awakens ئەوەی کە لەسەر Unreal Engine 5 دروست کرا بە ڕێی ترێسینگەوە لەسەر ئەو نیتندۆ سویچەی کاری کردیە کە بێگومان قسەیەکی زۆر گەورەیە ئەو قسەیە لەبەرەوەی ئایا بە چ کوالەتێک بووە بە چ ڕێزەلوشنێک بووە لەبەرەوەی Matrix Awakens ئەوێ ساڵ تەنیا لە بۆ PlayStation 5 و Xbox Series و PC بڵاو کرایەوە وەکو نیشاندانی قوت و هێزی کۆنسۆڵەکان بوو وەروە نیشاندانی تەکنۆلۆژیای Unreal Engine 5 بوو کە Unreal Engine 5 واتە ئینجنە ئەو پرۆگرامێکەوە یاری پێ دروست دەکرێت یا لەسەر ئەو کۆنسۆڵە زەبەلاحانەش بە 30 فریم یاریەکە دەکرا هەرچەندە یاری نەبوو تەنیا دێمە بوو بەڵام ئەو پەرەپێدرانە دەڵێن دەتوانن دەتوان یاری چۆکە Matrix Awakens دەستاقی بکرێتەوە و ڕێی ترێسینگی هەبوو و دەڵێ زۆر شێوەشی بە گرافیکی PlayStation 5 و Xbox Series دەسووت ئەو قسەیە تۆزێک زەحمەتە باوەڕکردنی لەبەر ئەوەی سویچ هەرگیز ئەها بەقوت نەبووە چۆن ئەها بەقوتی دەکەن بەڵام تا بە فەرمی نەیبینین 100% باوەڕ ناکەن بینە لای Alan Wake 2 خۆشەویستان لەم هەفتەیە IGN 11 خولەک لە گیمپڵی یاریەکەی بڵاو کردەوە کە بە کارکتەری بریکارەکەی FBI یاریەکە دەکەی بە ئافرەتەکە بەناوی ساگا ئاندرسن بەڕاستی زیاتر وەی لێکردم عاشقی ئەو جۆرە ستایلە یاریکردنە بم کەوا لێکۆڵینەوەیەکی بەردەوام لە جەوەیەکی ساردی خوێن ساردی تۆزێک مرۆڤی ئاسایی بەڵام بوونەتە جۆرە بوونەوەرێکی دیکە بەڵام شێویان هەر مرۆڤە و لە هەمان کادا لێکۆڵینەوە دەکەی لە کەیس فایلەکان لە ڕووداوەکان ڕوویدایە شتانە زۆر جوان دیارە وەروە کۆمباتەکەی زۆر جوانە بەڵام باشترین شتی بەڕاستی کامێرایەکەیە یان دەتوان بڵێم سپاسی God of War 2018 دەکەم کە وای کرد ئەو جۆرە کامێرایە بەناوبانگ بێ پێشتر ئەو جۆرە کامێرایە کامێری کەسی سێم بەڵام بە شێوەیەکی نزیک کە پێ دەوترێت over the shoulder تقریبا لەسەر شانەوە شتەکان نیشان دە یاخود لەسەر پشتەوە شتەکان نیشان بدە پێشتر هەبوو بەڵام بەو شێوەی بەناوبانگ نەبوو لە God of War 2018 زۆربەی یاریەکان هەوڵ دەدەن ئەو جۆرە کامێریا بەکاربن پێمان بە کامێرایەکە زۆر باشە گرافیک یەکجار قەشەنگ هەرچەندە ڤیدیۆی من سەیری دەکەی لەوانەیە فول کوالێت نەبێ ئەگە خۆت سەیری ڤیدیۆکە بکەی بە 4K لە چەناڵی IGN بەردەستە نووسرای Alan Wake 2 11 minutes of new gameplay IGN first لێ بە 4K سەیری بکەی یەکجار کارە ساتە گرافیکی زۆر جوان دیارە سەو Alan Wake 2 بەڕاستی یەکێکە لەو یاریانەی کە زۆر چاوەڕوانم لە مانجی دەبیکەم بەڵام پێشەوەی لە مانجی نەو یاریە بکەم پێویستە Alan Wake یەکی دووبارە بکەمەوە ڤێژنی ڕیماستەرەکەم هەیە بەڕاستی بەڵام تاوەکو ئێستا تاوام نەکردوێتەوە تەنیا کاتی خۆی ڤێژنی Alan Wake کۆنم کردیە بەڵام ڕیماستەرەکەش بێگومان دەبی تاوا بکەم اینجا بێ مەسە Alan Wake 2 هاوڕێیان چەند زانیاریشی نوێشمان هەیە لەسەر یاری Assassin's Creed Red کە یاری داهاتووی زەبەلاحی Assassin's Creed لە دوای میراج زۆر زەبەلاح و گەورە نابی واتە لە ڕووی قەبارەوە دەڵێم Assassin's Creed Red ڕێک ئەساسنە نوێیەکەیەکەوە جیهانێکی کراوەی گەورەی تێدا دەبێت دەڵێن پەرەپێدەرەکان ئەو کەسانی کە دزیان بۆ هەواڵە کردی لە ڕێی وبسایتی ئینسایدر گەیمینگ تۆم هێدرسنی دەڵێن یاریەکە بە تەواوەتی پڵێ بڵە واتە دەتوانانی یاریەکە تاکۆتایی سەرەتا تاکۆتایی یاریەکە بکەین دەڵێ زانیاری زیاتر لە سەرەتای 2024 لەسەر یاریەکە دەزانیم دەتوانین وەروە دەتوانین لە یاریەکە بە کارکتەری پیا و بە شێوەی سامۆڕای یاخود بە شێوەی ئافرەت فیمێل بە ستایلی شینۆبی یاریەکە بکەی کە تەواو شمشێر و چەک و تەقەمەنی جیاوازیان لەبەردەست دەبی وەروە دەڵێت destructive environmenتی هەیە destructive environments واتە ژینگەی دەوروبەری گەیمەر دەتوانێت تێک بشکێندرێت جا مەبەستی لە دار و درەختە مەبەستی لە باڵەخانەیە لە خانووە لە سەقفی خانوەکانە دەڵێت دەتوانین تێکشی بشکێنی وەروە دەڵێ یاریەکە تاو ستێڵتیش دەتوانێت یاریەکە تەواو بکەی ستێڵت واتە خۆشاردنەوە لە سێبەرەکان لە تاریکایی وەروە کوژانەوەی تۆرچەکان واتە پێ دەڵێن تۆرچ لە ماینکرافتی تۆرچێ بەڵام بە ژیانی ڕاستەقینە تۆرچم نەبینیوە تۆرچ ینی ئەو ئاگری لەسەر دارەچی داتن لە بۆ بنایە تۆرسی پێ دەڵێ بەڵام بێگومان دەزانم بەستم چێ لە تۆرچی مەشخەڵ ئۆکەی بەبیرماتەوە مەشخەڵەکە دەتوانی بکوژێنیتەوە و ئیدی بە شێوەی ستەڵت یاریەکە بکەیت
بەڕاستی ئەو ئەساسن کرید ڕێدا کە کۆد نێمەکەی ڕێداواتە ناوەکی جیاوازی دەبی باسی ژاپۆن دەکە یەکەم جارە یاریێکی ئەساسم بین لە ئەفسانەی ژاپۆنی کە یەکجار سەرنجڕاکێش دیارە بەڵام تکایە یوبیسۆفت وەکو ئەساسن کرید ڤالهالای لێمەکە ئادەزانم خەڵکەکی زۆر هەیە ئەنگۆشتوانێ بەشەکتان هەستان لە ڤالهالای هەبی بەڵام ئەساسن لە ئەساسنە نوێیەکان باسکەن لە کۆنەکان چۆن کۆنەکان بخۆیان هەر خۆشن بەڵام ئەساسنە نوێیەکان ئۆدسی ئۆریجن یەکجار بەدڵم بوو ئۆدسی یەکجار بەدڵ یان زیاتر بەدڵم بوو لەبەرەوەی لەو ستایلە نوێ RPG بێگومان زۆر خۆش بوو هەرچەندە یاری ئەساسن نینە بەڕاستی ئەوانە تەنیا جیهانی کراوەنە ئەساسن واتە ئەساسن یونیتی و بلاک فلاگ و ئەوانە یاری ئەساسنن وەکو وشەی ئەساسن بکوش ئەوانە تەنیا جیهانی کراوەی و مەرحەلەکان دەکەین بەڵام ڕێد هیوادارم تێکەڵەیەکی زیاتری ئەساسنمان هەبی واتە بە شێوەی ستیلت خۆشاردان و میکانیکەکانی ئەساسنمان هەبی لەوەی یاریش تەنیا ئەکشنی RPG جیهانی کراوە بێت یەکێک لەو یاریانەی کە ماوەیەکی زۆرە چاوەڕوانین و تاوەکو ئێستا بڵاو نەکرێتەوە و ئێستاش بڵاو ناکرێتەوە تا 2024 یاری ریپلیستە ستودیۆی ساتکات لەم هەفتەیە بە فەرمی ڕاگەیاندکەوە یاریەکەیان دواخست بۆ 2024 بۆهۆی ئەوەی کەەوە ژمارەی کارمەندانیان زۆر نییە و یاریەکەش دایانەوەی یاریی پرفکت بیکە بڵاوی دەکەنەوە بۆ یش پێویستیان بە کاتی زیاترە دەڵێ ئێمە زیاتر لە 500 دانە ئەنیمیشنمان بە پەنجەی دەست دروست کردێت کە زۆربەی ئەنیمیشنەکانی کاراکتەرەکان و جیهانەکە و NPC ئەوانە بە کۆمپیوتەر ئێستا دروست دەکرێت بەڵام بە کۆمپیوتەرەکە چیە نەفر دوگمێکدا دەگریدی ئەنیمیشنەکە دروست دەبێت بەڵام دروستکردنی ئەنیمیشن بەدەست واتە فریم جوڵە بەدەست زۆر زەحمەتە هیوادارم ریپلیست یاریی زۆر زەبەلا بیت چونکە بەڕاستی دووسێ یاری ڕابردووی لەو ستایلەکە بڵاو کرانەوە لە پلانێت لونا بوو بێنەدیک فۆکس بوو بەڕاستی ئەوانە یاری باش نەبوون زۆر هەنی چێژیان هەبوو بەڵام ئەو ستایلە نەبووە ئەمە دەمانویست وەکو لیمبۆ و ئینسایدی نەبوون مثلا لیمبۆ ئینساید چەند ساڵیشە بڵاوکرێنەوە بەڵام تاوە کەسە لە مێشکمان ماوە بەڵام ئێستا کەس باسی پلان دۆڤلانای ناکە کەس باسی بێنەدیک فۆکسشی هەر نەکرد چونکە کاریان مابوو زوو بڵاوکرایەوە ئینشاڵڵا ریپلیست یاریێک دەبێ زۆر چاوەڕوان و یاری مۆرتال کۆمبات 1 تڕیەدەشنێ بڵاو کردەوە هاڕیانی خۆشەویستم برێن چی تێدایە خان ماکتەر مێگن گادێم فۆکسی تێدایە بەڵێ هاوڕێیان مێگان فۆکس لە یاری مۆرتال کۆمبات 1 بە شێوەی نیتارا بەشدارە کاراکتەرێکە بەناوی نیتارا بێگومان مێگن فۆکس بەخۆی جوانە و سەرنجاچێ شۆشتانێ و نیتاراش جوان و سەرنجاچێ شۆشتانێ جە ئافرەتی جوان و سەرنجاچێ شۆشتانە لە یاریەکان زۆر خۆشن و وەرەخوا بێن لێشدەن لەدەن خوێنەکەشت بخۆن لەوانەیە خۆشتر بی ئارەنەوە ئەوکەی ئەو قسەی من ڕکۆرد نەکەم بڵاو نەکەنەوە EA یەکەم ترێلەری بۆ یاری UFC 5 یاژکرا کردنەوە یەکی نوێی یاری EA Sports UFC کەوا بەڵێن دەدەن گرافیکی یاریەکە زۆر جوانترە و هەندێک فیچەری نوێیان زیاد کردیە و دەڵێن یاریەکە لە مانجی دەبڵاو دەکرێتەوە هەرچەندە یاریی وەرزشیە و وەکو یاریەکانی فیفا و FC ئەوانە ئەم ساڵێ هەماشتن بەڵام هیوادارم یاریەکە باشتر کراویەوە کەسانی کە حەزیان لێیە ئەپدەیتی چینە لە بوو یاریەک بڵاوکرێتە لەوانێ باوەڕ نەکەن هاوڕێیانی خۆشەویستم یاری eFootballs 2024 یاری eFootball ئۆکەی ئەپدەیتی نوێی لە بۆ هاتیە لەوانێ باوەڕ نەکەن بەڵام باوەڕکەن ئۆکەی بەڵام تاوەکو ئێستا ماستەر لیگمان نییە ئەو کەسانەی وەکو من پێشتر عاشقی PS بوون یاخود وینینگ 11 کۆن بوون خۆشتنی شتیان چی بوو ماستەر لیگ کە کارێر مۆدە کارێر مۆدمان هەیە لە فیفای نوێیەکەش کە ناوی فیفا نیە لە FC لەویش کارێر مۆد دەبی بەڵام تاوەکو ئێستا eFootball ماستەر لیگی نییە کارێر مۆدی نییە و یاریەکە بە خۆڕایش ڕاستە بەڵام هەشتا فاشلە هەرچەندە یاریەکە لەسەر مۆبایل زۆر بەناو بانگە خەڵکەکی یەکجار زۆر ئەو یاریە دەکەن لە مۆبایل بەڵام لە کۆنسۆلی بۆ شێوەیە سەرکەوتونە بۆ کەوا کۆنامی هیوای بۆ دەخواست ئەپدێتێکی نوێیان بڵاو کردەوە هەندێک دەستکاری کێشەکانیان هەندێک شتی نوێشیان زیاد کردیە بۆ نمونە مانەجەر فۆتۆئانداتا تیم داتا پلەیر فۆتۆگرافیکانداتا ئەو شتانە تۆزێک لەڕی گرافیک و ئەپدێتەوە باشتر کراینە وهروەها ترۆفیان زیاتر کردیە گرافیکی یاریگاکانیان بەقوتر کردی و باشتر کردی هەندێک میوزیکی نوێیان لە بۆ مینیو زیاد کردیە وێنەی نوێی یاریزانەکانیان هەندێکیان ئەپدێت کردیتەوە وەروانندە دیمەن و چەند دڵێ ئەنیمیشنی سینەماتیکیان زیاد کردێ باوەڕ دەکەی ئەو شتانە تاوەکەستە لەو یاریە بە تەواوەتی نەبوون هیوادارم ئینگلیش لیگیان زیاد کردیە بەڕاستی بەڵام هێشتا نەبتە ئیتالیان لیگ زیاد کرایە سپانیش لیگ زیاد کرایە یاخود ئەپدێتیان بۆ زیادکردن تاڵجێک پێشتر بە شێو لە شوێکان هەبوون بەس مهم ئەو یاریە نازام لەوەیان لێ کرد ینی کردنە بە خۆڕایکردنی یاریەکی وەکو فوتبۆڵی eFootball بەڕاستی شتێکی غەڵەت بوو
نەدەبێ بیان کرد بە بەخۆڕایی دەیانتوانی وەکو ئێ ساڵی لێ بکەن مەسەرەن $30 بدابە یاریەکە لە بۆ ئەپدەیت بکەنەوە هەر یاریەکەت هەیە بەڵام تەنیا ئەپدەیت دەکرێتەوە بە $30 یان $25 هەم ساڵی $25 لە گەیمەری خۆت وەردەگرت و پێویست نەدەکرد یاریەکە بکەی بە خۆڕایی بەڵام هیچ شتێکی باشی لە بۆ بڵاو نەکەیەوە نازانم بیرتان مایە یاری سکۆڵ ئەند بۆنز ئەوە 20 ساڵ هەردووە دەخرێ باوەڕتان نەبی ئەو یاری لە 2017ەوە یەکەم جار ئاشکراکرێ وتیان لە 17 بڵاو دەکرێتەوە بۆ 18 وتیان لە 18 بڵاو دەکرێتەوە بۆ 19 لە 19 بۆ 20 20 21 22 23 بە 26 دووبارە دواخراوە ئێستا دەڵێ لە سەرەتای 2024 بڵاوی دەکەینانک دەڵێن لە مانجی سێ بەڵام بە فەرمی نازان کەی بڵاو دەکرێتەوە سەو لەم هەفتەیە بە فەرمی ڕاگەیەنراکەوە بۆ جاری سێیەم دەرهێنەرێکی دیکەشی لە دەستدا و یاریە کریتیڤ دایرەکتەرەکەی خۆی لە دەستداوە تاوەکو ئێستا یوبیسۆفت سینگاپور یاخۆت ستودیۆی یوبیسۆفتی لە سینگاپوری کێشەی گەورەیان هەیە لە بۆ دروستکردنی کامپینی یاریەکە هەرچەندە کامپینێکی تاوانیە لەبەر یاریەکە تاو ئۆنلاینە بەڵام ئەو مشنانەی لە یاریەکە هەیە دەڵێن کێشەی هەیە Skull and Bones بە ئەڕناکەم بە ئاسانی بڵاو بکرێتە بڵاش بکرێتە سەرکەوتو نابێت بێگومان یاری ئۆنلی ئەپتان بینیوە کە لە چەند مانج ڕابردوو لە تاوی جیهان کاردانەوێکی گەورەی دروست کرد یاریەکەکەوە تەنیا دەی بە سەر شتەکان بکەوی تا دەگەیتە بەرزترین ئاستوی لە یاریەکە دەبێتەوە لە هەرچکەیەکیش بەربیتەوە ئیدی لەوانەیە هەموو ڕۆشنە بەسەرکەتنەکەت لێ سفر بکاتەوە پرۆگرسەکە لە سفر بکاتەوە سەو لەم هەفتەیە بە فەرمی یاریەکە لە سستیم لادرا بەهۆی ئەوەی دەڵێن بەهۆی ئەوەی کەوا کریەیتەرەکە ئەو کەسێک کە یاریەکەی دروستکردی دەڵێ تووشی سترێس بووە و سترێسەشی زۆر دیاتە خەڵکی هێشتانەوتی ئەو یاریە بە کەڵک نایە بۆ خەڵکی لەبەرەوەی خەڵکەی زۆری تووشی نەخۆشی کردیە نەخۆشی دەرونی کردیە بەڵام بە هۆکارە فەرمیەکە ئاشکرا کرا دەڵێن یاریەکە بۆی لادراوە لەسەر ستیمی چونکە هەندێک ئاسێتی بەکارهێنە ئەواتان کەلوپەل و هەندێک دیزاینی بەکارهێنا لە یاریەکەی کە یاری دیکە بووینەوە بێ ئەوەی پرس بە یاری دیکە بکە بەکاری هێناوە دەبی پرسی پێکردبانەوە تاواکو ئێستاش نەیتوانیوە ئەو ئاسێتانە بکڕدرێت یاریەکە بەڕاستی زۆر سەرکەوتەوە وتم بەڵام ئایا تاچەند سەرکەوتو دەبی لەمەری فۆرتنایت ئەویش بە هەمان شێوەیە فۆرتنایتی زۆر خەڵک ئەو مۆدەی دروست کردیتەوە خەڵکەکی زۆریش دەیکە دێتان دەپرسم ئۆنلی ئەپت کردووە یان نەکردووە لە فۆرتنایتی کردوتیان نەتان کردووە بۆچینی خۆتان لە کۆمنت بنووسن بە کورتیش بێدەمێ باسی ئەو بکەم کەوا ستریمەرێک بە ناوی گیفتت پرایم توانی لە بۆ ماوەی 7 ڕۆژ یاخود 164 کاتژمێر بە بەردەوامی بە بێدابڕان ستریم بکاتەوە لە کۆردێکی جیهانی تۆمارکە باشە 7 ڕۆژ وەرە بەشەر 7 ڕۆژ هەرچەندە لەعنەی خەیولێکت بیەک دوجار بەڵام مهم ستریمەکەی دانەخرا ستریمەکەی دانەخرا 164 کاتژمێر ڕێک ستریمی کرد لە ڕێکۆردێکی جیهانی تۆمار کرد ئاوڕانی خۆشەویستم بەداخەوە یاریی دیکەش دواخرا ئەویش یاری ئەلۆن ئین دە دارکە لە بۆ سەرەتایی 2024 ئەو یاریەکەوە دیڤید هاربەر سترێنجەر تینگز تێدایە هۆکاری دواخرانەکەی لە بۆ ئەوەی نییە کە یاریەکە ئامادە نیە خۆشێشەی هەیە بەڵکو لە بۆ ئەوەیە وتیان لە مانجی دام و 11 تۆنێک یاری ترسناک بڵاو دەکرێنەوە وەکو یاری گەورەش بڵاو دەکرێتەوە بەڕاستی مەسەرەن ئاڵن وێک 2 مارڤڵ سپایدەرمان 2 ستارفیلد ئەو سێ یاریە بەسن لە بۆ هەموو زۆربەی گەیمەران لەو ماوەیە بۆیە ستودیۆکە ستودیۆی THQ نۆردیک بە فەرمی ڕایانگەیاندکەوە یاریەکە دوا دەخەنە بۆ 2024 یاخود 16 کە زۆر نییە تاوەکو تۆزێک هەناسە بدەنە گەیمەران ئەو یاریانە بکەن مەجالیان هەبی ئینجا ئەڵۆن دە دار بکە شتێکی باشیان کردێ بەڕاستی چونکە بەڕاستی من نەمەتوانێم یاریە بکەم کەسێکەوە من عاشقی یاریدی ئەو زۆرە یاریە کامێرا ترسناکانم عاشقی یاری ترسناک نیمە بەڵام لی ترسێن بەڵام ئەڵۆن دە دارکم زۆر خۆش دێ دەفت هەربەشتیدا چڕۆکی خۆش دیارەسەوە بەڕاستی نەم دەکرد دەبایە ها بخۆم مانجی 1 و 2 3 لەوانێ بمکردبا لە بەرەوەی مەجالمان نییە هەموو یاریە لە سەیەک شتێکی چاچیان کردێ خۆشەویستان ئەپدێتێکی نوێ لە بۆ یاری ستار وارز جێدای سروایڤەر بەردەست بوو کە یاریەکە بۆ 60 فرێمی تەواو بەشەی پرفۆرمنس مۆد لەسەر پلەیستیشن 5 و Xbox Series جا من هەفتەی ڕابردوو بەڕاستی ئەو یاریام کڕی بۆ یەکەم جار لەسەر Xbox Series X کڕیم و یاریەکە بەڕاستی پرفۆرمنس مۆدەکەی 60 فرێمی تەواو نادا نە لەسەر پلەیستیشن 5 نە لەسەر Xbox Series ئێستا ئەپدێتێکی نوێ لەلایەن ریسپاوند و EA بڵاو کرایەوە یاریەکە بە تەواوەتی بووتە 60 فرێم من تاقیم نەکردێتەوە بەڕاستی و ئەپدێتە نوێ چونکە خەریکی ستارفیلدی بوومە بەڵام بەڕاستی خۆش دیارە
ئۆکەی بینە لای مارڤل سپایدەرمان 2 لەم هەفتەیە چەند پۆستەرێکی نوێیان بۆ یاریەکە بڵاو کردەوە و پۆستەری پیتەر پاکەریان بڵاو کردەوە بە جلوبەرجی ڤێنەم کە زۆر جوان دیارە بێگومان پۆستەرەکەش بەڕاست پێشوازێکی گەورەی لێکراوە پۆستەرانە وەروە بۆ یەکەم جار بە فەرمی وێنەی لیزارد دەبینین لیزارد یاخود ئەو خشۆکە بەناوبانگەی جیهانی سپایدەرمان لەو یاریەش خراپەکارێکی یاریەکەیە لیزارد ئەوە شێوەکەیتی کە زۆر جوان دروست کریا بێگومان ئەگە کۆمیکەکانی سپایدەرمانتان خوێندە بێتەوە یاخود وەکو من عاشقی سپایدەرمان بن لە ڕێگەی فیلمەکانەوە بێ لە ڕێگەی ئەنیمەیشنە کۆنەکان بێ من ئەنیمەیشنە کۆنەکان لە سەرەتای 2000ەکان عاشقی بوومە منداڵی کەناڵەکە و بەڕاستی بەناوی بلومبەرگ بۆ کاتی خۆی لە سەحن پێم وابێ لەوێندەر زنجیرەی سپایدەرمانی بە ئەنیمەیشن بڵاو دەکردەوە جا لیزارد یەکێکە لە کارکتەرە سەرنجڕاکێشەکان زۆر پێخۆشە وەروە پۆستەرێکی نوێیان لە بۆ ڤێنەم بڵاو کردەوە لە بۆ مایلز بڵاو کردەوە پۆستەرەکان زۆر جوان وەروە پری ئۆردەری کۆلێکتەر ئەدیشنەکەش ئێستا بەردەستە کە زۆر جوانە بەڵام زۆر گرانە یاری ڕۆبلۆکس لە کۆتاییدا لە مانجی داهاتوو دێتە سەر پلەیستیشن کە خەڵکەکی زۆر تاوەکو ئێستا چاوەڕوان یاریەکە بوو لەسەر پلەیستیشن ئەنجام بدە وەروە یاریەکە لەوانەیە تۆزێک سنووردارتر بی لە چاو ئەو ڤێژنێ لەسەر مۆبایل هەیە لە بەری پلەیستیشن هۆکاری سەرچیەوەی کە ڕۆبلۆکس لەسەر پلەیستیشن نەبووە هۆکارەکەی بەوەی دەگەڕێتەوە یاریەکە ڕکلام بە ئەو دەکەکەوە بە هەموو تەمەنێک گونجاوە بەڵام هەندێک یاریشی تێدا ڕۆبلۆکس کەوا بۆ سەری 18 ساڵانە و ئەو تۆزێک کێشە بوو لە بۆ سیستمی پلەیستیشنی دەبێت سیستەمی پلەیستیشنی وا دانرا کە یاریەک بۆ سەری 18 ساڵامی دەبێت لە سەری نووسراای بۆ سەری 18 ساڵامی و من ئەو ئەکاونتانەی هەژمارانەی کەوا خوار 18 ساڵ ناتوانانی یاریەکان بکەن بەڵام ئێستا یاخود دەبێت دەبێت پرس دایک و باوچیان بکەن لە ڕێی ئیمێل و ئەوشتانەوەی جەدەیان توانی یاریەکە بکەن ڕێگای پێدران وەگرن نازانم چیان کردیە بەڵام لە مانجی داهاتوو یاریەکە بەردەست دەبی و تاوەکو ئێستاش یەکێکە لە بەناوبانگترین یاریەکان لە مێژوودا ئۆکەی بینە لای پلەیستیشن ریمۆت پڵی لە هەفتەی ڕابردەوە نەکزانیاری هەو بەڵام بیرم کرد پێتان بڵێم میهیم نرخەکەی دەزانین و کەی بڵاو دەکرێتەوە بێگومان نرخەکەی $200 ریمۆت پڵەیەکە و لە 15 یازش بڵاو دەکرێتەوە جا پێشتر پێمان وا بوو کە ئەو کۆنسول ئەو دڵێن ئەو هاندهێڵدە ریمۆت پڵە چەند هاندهێڵد نییە بە تەواوەتی تەنیا ریمۆت پڵەیە ئەو ریمۆت پڵەیەرە تەنیا لە ماڵەوە دەتوانانی بەکاربین لەسەر هەمان وایفای بەڵام پلەیستیشن لە ڕێگەی QA لە ڕێگەی پرسیار وەڵامی ئەو پرسیاری داوەت و دەڵێن نەخێر لە هەر شوێنێکی جیهانبی گەر پلەیستیشنە 5ەکەت ئۆنلاین بێ و ریمۆت پڵی لەسەر پلەیستیشن 5ەکەت ئۆن بێ تۆ دەتوانی و ئامێرە بە هەر وایفایەک بێ بە هەر خەتێک بێ لە هەر شوێنێکی جیهانی دەتوانی کاری پێ بکەیت بەڵام دەڵێن وا باشترە پلەیستیشن 5ەکەت بە کیبل لە ئینتەرنێت دابێت تاوەکو یاریەکە باشتر بگوازێتەوە لە بۆ ریمۆت پلەیەرەکەت هەرچەندە و ریمۆت پلەیەرە بلوتوسی نییە یەک لە گەورەترین مشکلەکانی ئەوەی کە بلوتوسی نییە ناتوانانی کۆنێکتی هەر هێدسێت و هیدفۆنێکی بلوتوسی بکەیت تەنیا هیدفۆنە بلوتوسەکانی پلەیستیشن نەبێت ئیلا لەگەڵ وان کار دەکە کەشتێکی زۆر بێمعنەیە بەڕاستی سۆنی کردیتی بەڵام شوێنی هیدفۆن جاکیە دەتوانی هێدسێتێک بە کێبڵەوە لێ بدەێشتانە بەڵام نرخی یەکجار گرانە لە بۆ ئامێرێکی کە نرخی $200 نرخی زۆر گرانە $200 لە بۆ شتێکە تەنیا ریمۆت پڵێرە واتە یاریەکان ناتوانێت سەری داڵۆن بکەیت تەنیا بە شێوەی ریمۆت پڵی واتە یاریەکان لە پلەیستیشن 5 دەگوازرێتەوە ئینتەرنێت ناو شاشەیە لەو شاشەیە تەنیا وەکو ڤیددیوەک تەماشا یاریەکە دەکەی و یاری پێ دەکەی بەدەستی پلەیستیشن 5 خۆشەویستان یاری سترەی دەکرێتە فیلمێکی سینەمایی هەرچەندە ئەنیمەیشنە بەڵام زۆر دڵخۆشم سترەی یەکێک بوو لە یاریە بەناوبانگەکانی پارساڵ پێم وابێ پار بوو بەڵێ لە مێژ نەکردیا مهم 4-5 کاتژمێرێکی زۆر خنجیرانەوە جوان بوو یاری پشیلەکە بەناوبانگ بوو لە کوردستانیش گەیمەرێکی زۆر حەز بەو یاریە دەکەن دڵخۆشم دەکرێتە فیلم ئەنیمەیشنێکی زۆر سەرنجاچین ئینشاءالله سەرکەوتوش دەبێت بین لای هەواڵەکانی Xbox دووبارە پیرۆزبای لە گەیمەرانی Xbox دەکەم گەورەترین یاری لە مێژووی بەثێزدا و Xbox Game Studios لە مێژوودا بڵاو کراوە یاریەکە لە ماوەی 24 کاتژمێری سەرەتای بەردەستبوونی زیاتر لە 6 ملیۆن کەس یاریەکەی کردووە کە ژمارەیەکی یەکجار زۆرە بێگومان 6 ملیۆن گەیمەر هەرچەندە هۆکارەکەشی بگومان گەیم پاسە گەیمەرێکی ینی 6 ملیۆن کەسە زۆربەی یارە زۆریان پاریان بە یاریەکە نەدا لە گەیم پاسی وەریان گرتی بەڵام پاریان بە گەیم پاسدا کە ئەویش ئێستا نرخی ڕۆژ بە ڕۆژ گرانتر دەبی ستارفیلد گەورەترین یاریە لە مێژووی ستودیۆی Xbox و تەنانەت ستودیۆی بەثێزداش بڵاو کرابیتەوە سەرکەوتنێکی یەکجار گەورەیە گەیمەکە زۆر خۆشە من خەریکم بەڕاستی بۆ چوونی خۆشمەسی یاریەکەی تاوەکو ئێستا دەرببڕم من نزیکەی چەند
6 کاتژمێر لە بۆ 8 کاتژمێرێک یاریەکەم کردیە ڕاستی زۆرم کردیە لە چا ئەو وەختەکەمی کە دەستم پێ کردی و مەجاالێ هەمە یەک لە مۆسفاتەکان لە بۆ خۆم زیادم کردیە وۆنتە دەکەوە بەردەوام بە دوات دەکەون کشتیەکان تاوەکو لێت دنیا خۆشتەکان بدزن بەردەوام ئەو شەڕەهەیە لە ئاسمان خۆشە یاریەکە بەڕاستی لۆچکردنی یەکجار زۆر تێدایە بەڵام لۆچکردنەکان باشن خێرانە بەڵام چیرۆکەی زۆر خۆشە بەڕاستی وەڵام ئەنی چیرۆکەی زۆر خۆشە چیرۆکەی بە شێوازەکەەوە تۆ دەچێت لای NPCێک لای کارکتەری قسەی لەگەڵ دەکەی ئەو مەسەلەن پێ دەڵێ لە فلان هەسارە شتێک هەیە با بچین دە پێکەوە سواری کەشتێکە دە بەدەستنە هەسارەکە لێکۆڵنیەوە لە شوێنەکان دەکەن هەندێک شەڕ دەکەی شتەکە دەدۆزیتەوە دەچێسە هەسارەیەکی دیکە دەچێسە مانگێکی دیکە و قسە لەگەڵ ئەو کەسە دەکەیتەوە ئەرکەکەتی پێداوە جا ئەم باشێک لەو کارکترانی دەوروبەری خۆت دەتوانی بیاهێنە ناو کەشتێکی خۆت لەوێ دووبارە قسە دەکەن دەتوانین زیاد لە قسەیان لەگەڵ بکەیت لەوانەیە دەتوانین هاوسە گیریان لەگەڵ بکەیت جا بە شێرە شێوەکان ئەو شتە زۆر خۆشە و بەزدی من یاریەکەم بەدڵە هەرچەندە گڵیچ دەیان شوێندە گڵیچی بوومە بلێنە لەسەر کورسی عاسێ بوومە چەندجار بەڵام گڵیچەکان ئاسانە چارەسەریان یەکسەر هەم سەی فایلەکەی خۆت ڕیلۆدکەوە یا خۆت حرەکەیەکی بێمعنا بکە دەردەچی لێ من یاریەکەم زۆر بەڵدە بەڵام تەنیا 6 ساعتێک لۆنە 6 ساعت تا 8 ساعتێک یاریم کردێ نازانم 100 ساعت دواتر چ ڕوو دەدا هیوادارم بەدڵم بی و بەدڵی ئێوەی خۆشەویست ژوی و کادەکەم ئەگەر Xbox تێ یعنی ئەگەر Xbox تێ و Xboxەکە سیریەسە تاقی نەکەیتەوە چاوەڕێت دەکەی یعنی لەو گەمە گەورەتر لە بۆ نایە Starfield زۆر سەرکەوتوو بوو بۆیش پیت هاینز دڵێ ڕاستە Starfield زۆر سەرکەوتووە بەڵام پێمان وایە 10 ساڵی دیکەش خەڵکی هەر ڕێدفۆڵی دەکەن لە بەرەوەی ئەو یاریە چارەسەری دەکەین لە مستەقبل چای دەکەینەوە باوەڕ ناکەم کاک پیت هاینز ڕێدفۆڵ چارەسەر بکرێ ڕێدفۆڵێکێکە لە شکستە گەورەکان لەبەر ئەوەی نییە کەەوە یاریەکە بە خراپی دروست کرێ بەڵکو دیزاینی یاریەکە خراپە تۆ دەبێت یاریەکە لە سفرەوە دروست بکەی یاخود دەستکاری زۆری شتەکان بکەی کە باوەڕ ناکەم مایکرۆسۆفت ئەو پارەیە دابنێ دەتوانانی یعنی یاریشی دیکەی پێ دروست بکەی بۆ پارەیە ئەو یاریە ڕۆی تازە 10 ساڵی دیکە باوەڕ ناکەم تۆ هاوار بە فەرمی ڕای گەیاندکەوە لە ساڵی داهاتوو یاخود لە 2024 باسی ئیندیانا جۆنز دەکەن چکە دەڵێ ویل تۆک نێکست ییر واتە لە کۆنفرانسێک بێ لە شتێک بێ بێگومان ئەو وەختی زیاتر لەسەر یاری ئیندیانا جۆنز دەزانین جا ئەگەر بێت و یاری ئیندیانا جۆنز سەرکەوتوو بێ ڕێک دەبێتە وەڵامێکی گەورە بۆ ئەنچارتدی پلەیستیشن بەڕاستی بەداخەوە توم ڕێدەر بەو شێوازە بەناوبانگ نییە ئێستا یاخود بەشەی نوێی بەو شێوازە بڵاو نەکرایتەوە کە ڕکابەری ئەنچارت بکە چکە ئەنچارت خۆی لاسایی توم ڕێدەری کردیتەوە لە توم ڕێدەریش لاسایی ئیندیانا جۆنزی کردیتەوە وەکو فیلمەکان بۆیە دروستکردنی ئیندیانا جۆنز ئیندیانا جۆنز دەبێت لاسایی ئەنچارت تو توم ڕێدەر بکاتەوە کە ئەوان لاسایی فیلمی ئیندیانا جۆنز دەکەن بزانە شتەکە چۆن گۆڕاوە مهم یاری ئیندیانا جۆنز پێویستە سەرکەوتوو بێت چکە فیلمەکان ئیندیانا جۆنز فیلمە نوێیەکە نا بەڵام کۆنەکان سێ بەشی سەرەتا زۆر نایابن یعنی ژانڕێیان دروست کرد لە سینەما تەنان یاریەکان یاری چووکو توم ڕێدەر لەسەوی دروست کرا ئەنچارتد لەسەر ئیندیانا جۆنز دروست کرا هیوادارم یاریەکەش بۆ شێواز دەرچێت دەتوانین یاریەکانی خۆ ستریم کە لەسەر Xboxی بەڵام بەداخەوە بۆ یوتیوب نییە تەنیا بۆ دیسکۆرد تاوەکو ئێستا ڕیکۆردێکی باش و ستریمێکی باش و هەندێک مواصفاتی تەبیعی وەکو پلەیستیشنی لە بۆ Xboxی نییە ئەروە VRR باشتر کردیەوە نەشتیان کردیان ئەو ئەپدەیتە لە چەند ڕۆژی داهاتوو بەردەست دەبێت خۆشەویستان ئەوش پرۆگرامی سفر ژیری بوو هیوادارم پڕۆگرامەکەتان بەدڵ بووبی تاوقەی داهاتوو بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ